لە کەرکووکتانە لە بڕیارێکی کۆمسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانی عێراق دەگیرێت. بڕیارێکی وەزاری کۆمسیۆنی بەڵای هەڵبژاردنەکان لە عێراق سەبارەت بە دانانی لیژنەیەکی چاودێری بەسەر کارەکانی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنەوە کاردانەوەی لێکەوتەوە. لە ڕاستیە ئەم دانانی ئەم لیژنەیە لەم هەلومەرجی ئێستا و لەم ساتە وەختی ئێستاە پێم وابێ بۆتە بەدیلی نووسینگەی کەرکووک لەبەر ئەوەی هەستەکەین ئێمە ئامانج لەم دانانی ئەم لیژنەیە ئامانجەکە سیاسی بێت و بەڕاستی نابوایە کۆمیسیۆنیش هەندێک لایەنی سیاسی لە شارەکە گوشاریان قسوودە سەری ئەو گوشارانی سیاسی کە کراوەتە سەر کۆمیسیۆن ئەوان جێبەجێیان کردا و ڕازی بوونایەوە لەبەر ئەوەی ئەو لایەنە سیاسیان پێش ئەوەی ئیجراعاتی انتخابەکە بکرێت کە لە دیدەیە ئەوان گومانیان لە نەزاهەتی هەڵبژاردنەکە کردووە ئەمە بۆ خۆی پێچەوانی هەموو عرفێک و تعلیماتیەکە لەبەرەوە دەبە بڕاستی حەق نەبوو و ئێمە بۆ مەبەستەش سکاڵایشی یاسایمان تەقدیمی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کردووە. بە بۆچوونی یاساناسەیەک بڕیارەکەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پێچەوانی یاسا و دەستورە و لایەنگریە بۆ هەندێک قەواری سیاسی کە دەیانەوێت گومانی پێشوەختە لە ساڵبژاردنە پەرلەمانیەکەی عێراق لە پارێزگای کەرکووک دروست بکەن. دیارە هیچ ڕەبتێک یاخود ئەساسێکی یاسایی دەستوری نییە بەرێ ئەم یاسایەکە بۆ هەموو عێراق و بۆ هەموو پارێزگاکانی عێراق و بۆ هەموو بازنەکان ناو پارێزگاکانە بێکاری بێ بکرێ ئەوە جێگەی نیگەرانی ئەوەیە کە بۆ تایبەتمەندی دراوە بە کەرکووک ئێمە زانین لە 2005ەوە هەتاوەکو ئێستا ئەم تایبەتمەندیە لەسەر کەرکووک هەرماوە بە فشاری هەندێک لایەنی سیاسی دەستڕۆیشتوو ئەم شارە کاریان لەسەرەوە کردووە کە خەڵک بێ متمانە بکەن و متمانە بۆ کۆمیسیۆنەکە نەهێڵنەوە بە بیانووی جیازیا و کە هیچ سەنەدێکی قانونی ئەساسێکی یاسایی نییە بۆیە پێویستە ئەمە تاعن بکرێ و ڕەت بکرێتەوە و ڕێگە نەدرێ هیچ تایبەتمەندیەک بە شاری کەرکووک بدرێ و کەرکووک وەکو هەموو شارەکانی تر پێویستە ئۆفیسێکی تایبەتی خۆی کە کۆمیسیۆن هەیەی بەڕێوەی ببا. وێنەی بڕیارە وەزارێکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقا کە بۆ دانانی لیژنەیەکی تایبەتدەری کردووە لە بەرامبەرەوە بڕیارەشدا یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمیتانەی لە بڕیارەکە گرتووە و سکاڵای خۆی لە ڕێی ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنەوە ئاراستەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.